ئیبراهیم جوتیارێکی دەشتی بیتوێنە. ئەمساڵ 200 دۆنم زەوی بە گەنم داچاندووە. نەخۆشی بەشێکی زۆری گەنمەکەی گرتوتەوە و لە ڕێگەوە وشکی کردووە. بەهۆیەوە زیانی زۆری پێگەیشتووە و نەخۆشی خەریکە بەرهەمی ڕەنج و ماندووبوونی ئەم ساڵی بە تەواوی لەناو ببات. جوتیاری دەشتی بیتوێنینەی قەرەنیاغاینا 200 دۆنمان چاندووە. ئەو گەنمە بە ڕەشەباکەی و بە شەختە بەندەکەی ئەوە هەمووی شک بووە. هەمووی زەرمەند بووینە لە ئێستا ئەو هەم مەسرەفەشمان لێکرۆ دەوری 7 ملیۆن لێ مەسرەف کردووە تا ئێستا. ئەوە دەشی بینی هەموو ئیشک بوو ئێستا ئەوان هەموو ئیشک بووە لە بنەوە ڕایە ئیشک بووە کەرکەڵەی گچکۆکەی دەرکردەوە ئیسفادەی تازە بەرەمبوومی نابێت تازەوە لەسەوە پاشە ئیشی دێ بە دەڕۆژکەم بێگزاری یەقلی ئیسفادەی نابێت. خاستە منتیقی قەرەنیاغای زۆر گرتووی منتیقی قەرەنیاغای بەی خۆم و خەڵکەکەیەوە لەوانەیە 800 دۆنم هەمووی گرتووتی یەقلی نەماوە منتیقە لەگە بەری کایمارانی کایمارانش گرتووتی. لەوەتی ئەمن هەمەوەتە منم 50 ساڵ زیاترە نەمدیوە نەخۆشی ئەوە لە گەنمی پەیدا ببێت. ئەوە یەکەم ساڵشتی وا بدینم. ڕەجی حەلەمی لێنیە سەری ئیشک بووە ئەو زار لەسەر ڕێژێڕە هەڵی داوەتەوە. ئەگە کاتەکەی مانجی یەک بە هەڵیدا باوە شتەکی لە پێدا بەڵام مانجی چوارە مادەما دەبێت دەسی لێ بشەی. گەنمی بەشێکی زۆری جوتیارانی دەشتی بیتوێن تووشی نەخۆشی بوون و لە ڕێگەوە وشک دەبن و دەبێن بە پوش. بەڕێوەبەری ڕێنمایی کشتتوکاڵی بیتوێن دەڵێت ئەو گەنمانەی تووشی نەخۆشیەکە بوون تۆوەکەیان هاوردەکراوە و بەهۆی گۆڕانی کەش و هەواوە وشک بوون و بەرگەی کەش و هەوای ناوچەکەیان نەگرتووە. ئەو گەنمانەی کە تووشیش بوون بە زۆری گەنمی هاوردن بەڵام هەتا گەنمی خۆشمان هێدێکیان توش بوون بەڵام هێندێک گەنم هەیە وەکو مەکسیپاک و گەنمی ئیتالی وانە گەورە تووشی ئەم حاڵەتی نابن چونکە ئەوان زیاتر بەرگەی کەش و هەوا دەگرن بەرگەی کەشوهای سار دەگرن. سەرەتای مانجی سێ کەشەپۆلیشی سەرما هات و ئەنا 3 ڕۆژ 4 ڕۆژ شەختە بوو شەختەیەکی زۆر بوو بەهۆی ئەوەیەوە کاریگەری لەسەر گەنمەکان هەبوو بەشی سەرەوەیان ڕزیوە بەشی سەروان ڕژیوە بەشی خوارەوەشی ماوەتەوە. ئەو کاریگەری لەسەر ڕێگ نییە کاریگەری لەسەر قەفەکەیەتی لەسەر قەدەکەیەتی لەسەر گەڵایەتی لە بەسە بەش خوارەوە نییە ئەوە تا لە بەشی خوارەوەی گەنمەکە هەڵی داوەتەوە بەو شێوەیە کە دەیبینین لە بەشی خوارەوەی هەڵی داوەتەوە بەڵام تازە ئینی ئەو جوتیارە بە تایبەتی ئەم زەویە هیچ سوودێکی لێ نابینێ ئەنی بڵێ بە کەڵک هیچ نایە هیچ ئینتاجێکی نابێت. دەشتی بیتوێن ناوچەیەکی بەپیتی کشتتوکاڵیە و ساڵانە نزیکەی 75,000 دۆنم زەوی سنوورەکە بە گەنمدا دەچێنرێت و نزیکەی 50,000 تان گەنمی لێوە بەرهەم دێت. خالید ئەحمەد کورساد نیوز دەشتی بیتوێن.